پۆلی نوێیەکانیش پێویستیان بە کورتە ڤیدیۆ هەیە بۆیە ئەوانیشمان لەبیرە. پرسیارێکمان هەیە کە لە تاقنەی وزاری 2024 واتە ساڵی ڕابردوو هاتبووە. دەیگوت چاوەک لە ڕستەی ڕاستکردنەوەی هەڵەکانم بینی. پێک هاتووە لە چی؟ لەو ڕستەیە چاوگێکمان هەیە دەڵێت چاوەکە چۆن دروست بوو؟ بەس دەستورێک دروست بووە. ڕاستکردنەوە ئەو بریتێ لە چاوگەکە. ئەگەر تەماشا بکەین ڕاستکردنەوە ئەوە لە ڕاست لەگەڵ کردنەوەی پێک هاتووە. ڕاست پێچەوانەی هەیە کەواتە ڕاست بریتە لە هاوڵ ناو. کردنەوە ئەها لە کردن لەگەڵ ئەوەی پێک هاتێ. کردن مانادارە ئەوە هیچ مانایەکی نییە کەواتە چییە؟ کەواتە چاوگێکی چییە؟ چاوجی داڕێژراوە. کەواتە چاوجی ڕاستکردنەوە لە هاوڵ ناو لەگەڵ چاوجی داڕێژراو پێک هاتووە وەڵامی دی وەڵامە ڕاست و دروستەکەیە بە هیوای سودبینی.